تورکیا لەو کاتەنەدا بە هیچ شێوەیەک مەسەلەی کورد نەبوو لە سووریا. کێشەکە مەوزوعەکە پەکەکە بوو. واضح بوون لە دەربڕینی یەک ڕێی. ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین تەحملی پەرچەم و عەلەمی پەکەکە بکەین لە سنووری خۆمان لە سووریا. و ئەم ڕەئیانەیان بەردەوام بە ئێمە گوتووە و ئێمەش بەردەوام هەوڵمان داوە کە برایانمان لە سووریا تێبگەینین لەوەی کە ئەمە خەتەرێکی گەورەیە و هەوڵێکی جددیشمان داوە. ئەو کاتە با من ئەوەش بڵێم، پارتی وەکو پارتی دیموکراتی کوردستان علاقەیەکی باشی نەبوو لەگەڵ پەیەدە ئەو وەختە. حتا تورکەکان هاتن گوتیان ئێمە حەز دەکەین ناوبژی بکەین. ئێمە یەک داوامان هەیە لە کوردەکان ئەوەیە کە خۆیان جیا بکەنەوە لە پەکەکە. گەورەترین کێشە ئەوە بوو بەداخەوە پەکەکە هەوڵی دا شەرعیەتی خۆی وەربگری لە ڕێگەی کوردەکانی سووریاوە و لە نەتیجەشدا ئەم بەڵاو بەدبەختیەی کە بەسەر کوردەکان لەوێ هات لە نەتیجەی ئەو سیاسەتە غەڵەت دەبوو کە پەیڕەو کرا.